بابەتەکە یەک پەیوەندی بە نەوت دەرهێنانەوە نییە، دوو پەیوەندی بەوەشەوە نییە کە قەبرستان و مەسئلەی ئاین هاتوۆتە ناو. ئەمە بابەتێکە بەڕاستی بازرگانیکردنە بە سۆز و هۆشی و عاتیفەی ئەو خەڵکە هەژارەی کە ئەیانەوێت ڕەنگە قورسایی ژیانی ڕۆژانیان لە بیربەرنەوە. ئەم بوومە لە زانیوە کە لە کەرکووک ڕوویداوە هۆکارەکەی تاکو چەند ئەگەڕێتەوە بۆ بیرە نەوتیەکانی کەرکووکەوە ئەمە هۆکارە بۆی ئەم بوومە لەرزانە لە کەرکووک ڕوو بدات. ئیسلااو ڕێزم بۆتان بۆ هەموو بینەران و بیستەرانتان. بەڕاستی ئەو بابەتە لە ڕووی زانستیە و هیچ پەیوەندی بە نەوت و دەرهێنانی نەوتەوە نییە، لەبەرەوەی بوومە لەرزە کە ڕوو ئەدات. ئێمە هەموو ئەوەی کەوا جیۆلۆجیا ئەو شتە دەزانێت لە زانستی جیۆلۆجیا پێی دەڵێن پێکدادانی پلێتەکان، لێواری پلێتەکانە ئەرز لە 8 پلێتی گەورە پێک دێ و لێوارەکانی دایمە لە یەکەدا و هێزێکی گەورەی لێ دروستە بێ و کە ئەبێتە ئەوەی ڕوودانی بوومە لەرزە و گڕکانیش زۆر جار. ئەوەی کە گەیشتووە ئەوەی لە کەرکووک ڕوویداوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە لە ڕووی زانستەوە ئێمە پێی دەڵێن مەوجاتی ارتیدادی، یانیەوە چەقی بوومە لەرزەکە لە کەرکووک نەبووە، لە شوێنێکی دوورترە. ئەوەی کاگاتێ ئێمە شەپۆلە هەلە لاوازەکەی بوومە لەرزەکەیە گەیشتۆ بە ئێرە. بۆیە لە ڕووی علمیەوە هیچ عیلاقەی بە نەودەهێنانەوە نییە، چونکە دایمەن بوومە لەرزە لە قوڵایی 18 بۆ 20 کیلۆمەتر ڕوادات. ئێمە شێلگەکانی نەوتی کەرکووک بە قوڵترین بیرمان ناگاتە 3500 مەترەکەوا بێتەوە. بابەتەکە یەک پەیوەندی بە نەوت دەرهێنانەوە نییە، دوو پەیوەندی بەوەشەوە نییە کە قەبرستان و مەسئلەی ئاین هاتوۆتە ناو. ئەمە بابەتێکە بەڕاستی بازرگانیکردنە بە سۆز و هۆشی و عاتیفەی ئەو خەڵکە هەژارەی کە ئەیانەوێت ڕەنگە قورسایی ژیانی ڕۆژانیان لە بیربەرنەوە خستویانتە پاڵەوەی کەوەکو خوراافەیەک بێنە پێشاوی خەڵکو و کەسێکی ئاینی لەوێ گۆڕستانەکە لە ڕووی زانستیەوە زۆر دوورە هیچ عیلاقی بەیەکەوە نییە. باشە بکرێت شیکارێکی دیکەم بۆ بکەیت دەربارەی کۆی زەوی چۆن چۆنیە و وەکەوەی کە پێشتر باسمانی کرد. باشە ئێمە لە ڕووی جیۆلۆجیەوە ئەرز ئەکرێتە 8 پلێتی گەورە، 6 بۆ 8 پلێتی گەورە، یعنی پلێتەکان کۆی توێکڵی زەوی پێک دێنن. ئەم توێکڵان بەردەوام لە جوڵەیە بەهۆی کۆمەڵی هۆکار لە ناخی زەویەوە لە ناوکی زەویەوە دەست پێ دەکاتە تاکو ئەم پلێتانە بەردەوام لەژێر کاریگەری پاڵەپەستۆ و زەخت و بابەتێکە پێی دەڵێن مێڵتینگ سەهارە. ئەم پلێتانە بەردەوام لە جوڵەیە لێواری لە یەکدانی ئەو پلێتە گەورانە ئەو زلزال و بوومە لەرزانە دروست دەکات، تەنانەت گڕکانیش دروست دەکات. ئێمە پشتێنەیەکمانەیە پێڵێن پشتێنەی زلزالی بە چواردەوری ئەرز ئاسوڕێتەوە، لە هاوایەوە دەست پێکات شۆڕ دەبێتەوە بەرەو یابان و بەرەو ئەندەنوسیا و تەنانەت ئەو وڵاتانەیە وەکو یابان ئەوان هەر لە بوومە لەرزە و گڕکان دروست بوونە. بۆیە شوێنەکان دیاری کراوە. ئەو شوێنی کە ڕوو ئەدایەسە لە ئێرە ئێمە هەستی پێکەین ڕێک پێکدادانی پلێتی پێی دەڵێن پلێتی عەرەبی لەگە پلێتی ئێرانی. پلێتە عەرەبیەکە لەسەر خەریتەیە دیارە، سعودیە، خەلیج هەموو پێکەوە، سووریا، ئوردن، فەڵەستین بە عێراقەوە یەکەگرێتەوە لەگەڵ پلێتی ئێرانە لە یەکەدات. بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ باشووری کوردستان ئەو سنوورە شۆڕە بێتەوە تاکو و کووت و تا دیسفول و ئەو ناوە. ئەمە شوێنی پێکدادانەکەیە. بوومە لەرزەکان کە ڕوودات چەقەکەی لەوێیە، لێرە نییە. ئەوەی کە بە ئێمە ئەگاش شەپۆلە لاوازەکانی بوومە لەرزەکەیە. بۆیە لە قوڵایەکەی کووتم لە قوڵایەکی زۆر ڕوەدات. ئەمە یەک ئەرز لەو پلێتانە پێکاتوە ئەگەر ئاسانتریشی کەمەوە بۆ خەڵکی بینەر کیشوەری بەڵێن کیشوەرەکانمان 8 کیشوەرمانەیە. ئەو کیشوەرانە وەکو ئەو وایە پلێتەکە زۆر گەورەیە. بێنەرە پێشایی خۆت سیارەیەک تێ و کوشتنی سایقەکە کیشوەرەکەیە، سیارەکە هەمووی پلێتەکەیە. جا دوو پلێتی گەورە لە یەک با دوو سیارەی گەورە لە یەک بە ئەبێ ئەو کوشتانەی کە سایقەکەن با بڵێن چی بەسەر دێت. هێزەکە زۆر گەورەیە، هێزی پێکدادانەکە زۆر گەورەیە. بۆیە لە چەقی پێکدادانەکە ماڵوێرانکەرە بێت ئەگەر هێزەکە نزیک بێتەوە لە ڕووی زەوی لە 18 کیلۆمەتر سەرکەوێت، چونکە ئێمە دایمەن ئەو هێزە لە یەکەدات بە دوو ئاست ئەجوڵێت، ئاستێکی ئاسۆیی، ئاستێکی ستونیەکە سەرەکەوێت بۆ سەر توێکەڵ و دیێت ئێمە هەستی پێەکەین. ئاساویەکە بۆ ژێر ئەرزە ڕوات هەستی پێ ناکرێت. ئێستا ئەوەمانزانێ ئەمە پرسیارە ئەوە بکەم کەوا بیرەنەوتیەکان کاریگەرینە بۆ بوومە لەرزە. ئەی باشە بوومە لەرزە تاکو چەند کاریگەری هەیە بۆ بیرەنەوتیەکان و بیرە ئاوەکان؟ ڕاستە ئەو بابەتە پێچەوانەکەی ڕاستەوەی جنابەت زۆر ڕاستە، چونکە ئێمە کەوت وتمان لە قوڵایەکی زۆر بوومە لەرزە ڕوەدات. نەوت و چێلگەنەوتیەکان لە قوڵایەکی کەمترن. چێلگەنەوتیەکانمان لە قوڵایەکی کەمترن و سەری چێلگەنەوتیەکان عادەتەن ئێمە پێڵێن تەڵا. کێڵگەی نەوت لە ناو تەڵەیە ئاسیەمێنێ نەوتەکە ئەمێنێتەوە بە حکمەوەی لینجە نەوت هەر درزێکی بێتە بەر ئەڕوا سەفەرەکە هیجرەتەکات. ئەو بوومە لەرزەیە زۆر جار ئەو
ئەو چینە بەردەی کەواوەکو قەپاغێک گرتوێتی ئەیشکێنێت کە بیشکێنێ ڕێک دەرفەتێک دروستە بێ بۆ ئەو نەوتە کە لەژێر پاڵەپەستوێکی زۆرایە خۆشی لینجە بەجێ بێڵێ چلگەکە بەجێ بڵێ نونەمان زۆرە لەمە ئەوەی چوو بێتە ئاکرێ بیبینێت چیاکانی ئاکرێ لوتکەی چیاکان هەموو ڕەشە قیری تیا بەجێ ماوە کاتی خۆی بوومەلەرزەی بەهێز ڕووی داوە کێڵگەی نەوتی زۆر لەژێر ئەرزە بووە کێڵگەکە شکاوە نەوتەکە لینجەکە هەر هاتووە بووە هەڵم و ئەوەی ماوەتۆ پاشماوەکەی قیرەکەمەوە بەسەر چیاکانە بۆیە پێچەوانەیە با بڵین بوومەلەرزە کاریگەریە بێ بەسەر چێلگەی نەوتی نەک بە پێچەوانەکەیەوە بۆ هەمان شێوە کاریگەری بەسەر کارێز و ئاوی ژێر زەمیش ئەبێت لە هەر شوێنەکە کارێزەکە بێ قەتیسما بێت ئەم بوومەلەرزەیە دەرفەتی ئەوە بدات بیشکێنێت ئەو تانکە ئاوەی کە تیای کۆبەتەوە ئەشکێ نمونەمانەیە لە ساڵی 1970 کە بوومەلەرزەیەک لە سلێمانیدا لە چەمچەماڵە دەرەی بۆ سلێمانیەک نازانم کبریتاوی پێڵن شتێکی وای پێڵێن ئەلەوێ کانیەکی زۆر گەورەی ئاوی تەقاندەوە لەژێر ئەرز قەتیس ما بووکانێکە ئەو بوومەلەرزەیە شکاندی و ئاوەکەی دەرپەڕاندی کەوابێ پێچەوانەیە بابەتەکە نەوت هەڵکەندنی نەوت و با بڵێن بیری ئاوی زۆرجار هیچ پەیوەندی بە بوومەلەرزەوە نییە پێچەوانەکەی ڕاستە بوومەلەرزەکە کاریگەری بەسەر